ئەمەی کە ڕوویداوە ئەم ناڕەزایەتی کە ئەم دووسێ ڕۆژە لە کەرتی غەزە خۆی نیشانەدا هەر وەک توێژوت بێمقەدەمە نییە سابقەی بووە هەتا ئێمە گەر با بگەڕێنەوە سەر پێش 7 ئۆکتۆبر ئەو وەختەی کە غەزە بە تەواوەتی بەدەست حەماس بوو ئیدارەیە کردە وەختە شەڕێکی ئاوانە بوو خوارە ئەو وەختەش دیار بوو شێوەی ئیدارە شێوەی حکوومەتی غەزە موردی عەلاقەی هەموو دانیشتوانی خەڵکی غەزە نیە هەر وەختەش ناڕەزایەتیە بینرا مەواردێک بوو هەر وەختەش ناڕەزایەتی خۆی نیشانەدا بەڵام شەڕی 7 ئۆکتۆبر و ئەم کارە ساتانەی کە لە ماوەی ئەم 1 ساڵ و نیو زیاترە فاشیزمی ئیسرائیل دایسەپان اتفاقاً بەری پەرەگرتنی ئەترازاتێکی بەرحەق ڕەوا کە خودی دانیشتوانی غەزە یا حداقل بەشە لە دانیشتوان من نەزانم غەزە بڵام حەماس لە نێو خەڵکی غەزەدا واقعاً جێگا شوێنی جەماوەری بوو تۆ من ئەجملە جوزیوانم بۆ چوونیان سیاسەتیان کردەوەیان بە ترۆریستی ئەزانن بەڵام لە عینە حاڵە هێزێکە بە تۆری واقعی لە نێو کەرتی غەزایە پێگەی جەماوەری خۆی بوو حەماس و هەیەی بۆیە تا ئێستا دەتوانێت خۆی ڕابگرێت لە بەرابەر ئەو فاشن بەڵام هەر لەو کەرتی غەزە خوب کۆمەڵانێکی زۆری خەڵکیش بوون حەماس موردی علاقەی ئەوان نەبوو سەر بە فەتح بوون سەر بە سازمانی ئازادی خەش فەلەستین و ڕەنگە سەر بە گروپی چەپی حتا نێو فەلەستینیەکان بن یا حتا بێلایەن لەوان بوو بێتن عقبەت هیچ کۆمەلگای خۆیەک دەست نییە هەر ئەو وەختەش ئەو ناڕەزایەتیانە بوون بەڵام 1 ساڵ و نیوی ڕابردوو و ئەو شەڕ و کوشتار و ترۆریزم و نەسڵ کوشی و پاکسازەیە کە لە غەزە ڕوویدا هەتا بەری ئەو ئەترازاتشی گرت بوو ئێستا دەورانێک گوزەراوە خودی حەماس شکستی زۆری بەسەرا هاتووە پاشەکشەی پێ تەحمیل بووە و ئەمجار کولەن ئەم ئەوزاعی هاتووە دەست ئەوەی پیاڵین ئیستیسالە بەسەر و کۆمەڵگە داسەپاوە دەرنەچە من ئەسەن بە شتێکی غەیرە تەبیعی نازانم ئەم لانیکەم بەشێ لەو خەڵکە لە غەزە هاتوونەتە مەیدان ناڕەزاتی خۆیان دەرەبڕن بەرابەر بە حەماس من ئەسەن بە پیرانی نابینم وەکو حرەکەتێکی ئاعترازی بەشێ لە دانیشتوانی ئەو کۆمەلگایی تەمەشاکەم بە احتمالی قەوی تا تاسیری سازمانی ئەلفەتح و جریانی مەحموود عەباس و ئەوان ببن دەی خوب سازمانێکی سیاسی لەوێن من و تۆ سیاسەتەکەیمان قبول نییە هەر وەکو سیاسەتی حەماسمان قبول نییە ئێوانی هەڵسوڕانی خۆیان هەیە فعالیتی خۆشیان هەیە لە عینە حاڵە حەماس بەش بە حاڵی خۆی فرسەتێکی دا بە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ئەم نەسڵ کوشیە بکە و ئەم بێدەرەتانیە بەو خەڵکە تەحمیل بکە ئەوەی من لەم 2 ڕۆژە متابعەم کردووە لیان حاڵی بووم تەرجمە کراوەتەوە ئەو خەڵکاڵم با بە ژیانێکمانەوێ ژیانێک نەماوە لێرە حەماس بۆ دەرەوە بە ژیانێک بکەین خۆی هیچ نەماڵ ماوە نە سەرزەوی ماوە نە ژیان ماوە من دانەیەک ئەیوت بابا حەماس بەم کارانەی خۆی کۆمەکی بە داگیرکرد کردو ینی من معلوم بوو دژی ئیسرائیلە معلومە دژی داگیرکەری ئیسرائیل بە نەزەرم بە دەرەجەیەک حەقێتی ڕاستەکە دەنەچە من 3 فاکتۆرە بینم یەکەمەوەیە دوای ئەم شەڕ و کوشتاری 1 ساڵ و نیوە هیچ لەم چوارچەوەی ئەم شەڕەدا وانە بڵین 6 مانگی تر حەماس سەرکەوتن بەدەست دێنێ ئیسرائیل پاشەکشەی پێکرێ جاوەختە ژیان عادیە بێت و خەڵکەکە بینینەوە ڕوونادا بەڵکەوە هەرچی هەیە هەم حەماس خۆی زیاتر تیاچێ هەم خەڵکە زیاتر تیاچێ ئەمە فاکتۆرەکە فاکتۆرێکی دیکەش ژیانێک نەماوە خەڵکە عقبە ژیانیانەوێڵن تاکەی شەڕ حەماس تۆ تەرەفێک شەڕەکەی بڕۆ دەرێ و نیشانەشدا ئیداری جامعەکەت پێ ناکرێت من واقعاً پێم باشە لە نەتیجەی ئاعترازی خودی خەڵکی غەزە حەماس بەو جگایە بگەێنن تۆ ئیداری ئێرەت پێ ناکرێت هەر چێکەکەی جزوی ئێرابی لایەنگرانت لێرابێ بەڵام تۆ ئیداری ئێرەت پێ ناکرێت من پێم باشە حکوومەتی حەماس لەوێنە نەمێنێت ئایا ئیسرائیل لەم بینەدا سوء استفادەی لێکا ڕەنگە بیکە ئەبێ حەول بدرێ بەری سوء استفادەکانی دەوڵەتی ئیسرائیل کەم بکرێتەوە من پێم وا بێگەر ڕەوتی ڕووداوە کە بڕواتە ئەو جێگایی عاقبەت هەم لە نەتیجەی فشاری نێونەتەوەی هەم فشاری نێوخۆی لەلایەکۆ دەساڵەتی حەماس نەمێنێ و لەلایەکۆ بەربگیرێ بە درێژەی نەسڵکوشی و پاکسازی ئیسرائیل ئەو خەڵکە لە نێو ئەو وڵاتە تێکچووەدا ئاهەک بێتەوە بەریان فکرێک بکەنەوە بۆ عاقبەت دەسەڵاتێک لە دەرونی خۆیانە یا حتا موقتی ئەلفەتحێک لەوێنە خۆی سازماندا شەڕ لەسەر خەڵک دوور بکەوێتەوە ژیان ببوژێتەوە بە نەزەرم ئەوە باشترە
بنفع ئاڕە ڕەحمانزایی ئەم باسی کە وەخە هیچ کەسێک ناتوانێت جوڵانەوەیەکی ناڕزایی لە دژی دۆخێکە حماسیش بەشدارە لە خۆقاندنە من ناتوانم بڵێم حماس بیانووی داواتە دەست ئیسرائیل بیانووی پێویست نەبوو ئیسرائیل 75 ساڵە فەڵەستینیە کوژێ لە زەفەی غەربی بیانوەکەی چییە لە پێش ڕووداوەکانی غەزە و پەلامارەکەی 7 ئۆکتۆبەر بیانوی چی بوو خەڵک خۆپیشاندانێک دەچوو بۆ دیوارەکان لەو خۆپیشاندانەنی بۆ دیوارەکەی بینی غەزە و ئیسرائیل لە کراوانە کە حەسارمان لەسەر لابن گەمارۆمان لەسەر لابن خنکاین تینومانە برسیمانە دەرمانمان پێویستیمان پێویستە لەو خۆپیشاندانە 300-400 کەسیان کوشتووە ئەمە تەسەڕوفاتی ئیسرائیل بە بڕای من ئیسرائیل پێویستی بەوە نییە پێویستی بە هیچ تەشجیع نییە بۆیکەوە فاشیترین دەسەڵات بێ ئەساسەن ئیسرائیل لەسەر ئەساسی دەوڵەتێکی وەکو دەوڵەتێکی ئەپارتایدیە ئەسەن ئیسرائیل وەکو کیانێک و وەکو ئەوەی کە چوارچێوەیەکە و جغرافیایەکە و ئەوانە بەرحاڵ فەرز بۆ بەسەر بەشەریەتی ئەم عەسرا مەجبوری قبوڵی کرد بەڵام دەوڵەتێکە لەناو ئیسرائیل هەیە دەوڵەتێکە ئەساسەن لە بناغەوە دەوڵەتێکی ڕاستیستیە و دەوڵەتێکی ئەپارتایدیە بێ بگۆڕێ ئەمە ئەو حقیقەتەیەکە بێ لەسەر ئیسرائیل بوترێ ڕەبتی بەوە نییە حەماس بێ هەر کەسێکی تر بێەوە ئیسرائیل هیچ کات پێویستی بەوە نەبوو حەماس تەبریر باتە دەست بەڵام ئایا حەماس بەشدار نییە لە مەینەتێکە کە خەڵکی فەڵەستین هەیەە معلومە بەشدارە نەگەو کاتێک کە ئیسرائیل لەوێ ئەو کاتێک کە ئیسرائیلیش لەوێ نییە ئەو کاتێک کە ئیسرائیلیش پەلامار نایە حەماس هێزێکی تیرۆریستی و تیرۆریزمی ئیسلامیە تیرۆریزمی ئیسلامی ناوی خۆی بە ناوی خۆی وێت ینی هاوڕێیانێک هەن لەناو کۆمونیستەکانە کە پیان وایە ئەگەر وتمان حەماس تیرۆریستەوەمانەی تر بووین بە داکۆچیکار لە غەرب و لەین وانە گوایە لە چوارچێوەی مەنزوری غەربەوە ئێمە بە ئیسلام ئەڵێن تیرۆریزم وان نییە ئەمە لە چوارچێوەی ماڵەکانی خۆمانەوە لە گەڕەکەکانی خۆمانە ئەگەر دراوسی مزگەوتی هەموو ڕۆژێ مزگەوت پەلامارە دەیە هیچ شتێکە پێوە نایڵن هەموو پەلامارێک خێنە سەر ئەگەر بزانن کە ناچی بۆ مزگەوت و نوێژ ناکەی ئەمە تیرۆریزمی ئیسلامی ئەمە حقیقەتێکە و واقعەکە پێویستی بەوەنی ئیسرائیل و ئەمریکا پێمان بڵێ جەماعەتی ئیسلامی لە جەزایر 200 کەسیان لادەیەکە کە لە پارچە کرد بە تەور و بە شبشێر پێویستمان بەوە نیە ئەمریکا و ئیسرائیل بێ پێمان بڵێ داعش چێ و چینی و ئەمانە کەسانێک کە پیان وایە هەرکەوتە تیرۆریزمی ئیسلامی داکۆشی لە ئیسرائیل کردووە بە سەختی کەوتونەتە هەڵەوە بەڵام لە بەرامبەرەوە لە ڕاستیە ئەوەی کە لە غەزەیە مشکلەیە کێشەی ئەساسیە تیرۆریزمی ئیسرائیلە ئەوەی کە لە غەزەیە مشکلی ئەساسیە فاشیزمی ئیسرائیلە و هەتا ئەمە کۆتایی پێنێت و ئەوانە بەداخەوەم خۆپیشاندانە ئەگەر حەماسیش ناچات کابەوەیکەوە واز لە چەک بێنێت و بڕوا بەجێ بێڵێت غەزە تەسلیمی منەظەمەی تەحریر بکە غەزە هەرەوە شتەی بەسەردێکە زەفەی غەربی بەسەری هاتەوە منەظەمەی تەحریر و فەتح و ئەوانە پیشەشیشانە ناوە بە ئیسرائیلەوە بەڵام ئەوانەی ئەو خەڵکەی کە لە ژێردەسی فەتح و منەظەمەی تەحریران زۆر وەزعیان باشتر نەبوو لە غەزەی پێش 7 ئۆکتۆبر وەکو غەزەوا بوون بە جۆری لە جۆرەکان ئەوە ئێستا بڵێن جووە هاتووەکان کە لەو ناوچانە شارێکیان دروست کردووە ئەوانە پەلاماری عەرزیانە دەن پەلاماری ماڵیانە دەن تاڵانیانەکەن ئەیان کوژن ئازیێتیانە دەرەوەوانە کار بەوە گەیشت کە تەنانەت بایدنیش بەو هەموو داکۆشیەوە کە لە ئیسرائیلی کرد عقوبات و یا سزا بخاتە سەر ئەو جوانەکە لەو ناوچانە ئینەکەن بەو ئەندازەیە دڕندن ئەمە واقعەتی ئیسرائیلە بە بڕای من ئەم خۆپیشاندانە شتێکی ڕەوای لە پشتەوەیەوە تووڕێیەکی ڕەوای خەڵکی لە پشتەوەی بەڵام ئەو تووڕێیە زۆرتر لەوە چەندێک ڕوو بە حەماسە هێندەش پێویستە ڕوو بە ئیسرائیل بێەوە قسەکردن لەسەرەوەی کە حەماس لەم ناوچەیە دەرچێ کێشەی خەڵکی غەزە کۆتایی پێدەوەوانەوە بڕای من پێڕوانینیشی دروست نیە هەڵسەنگاندیشی دروست من هەرەوە بڵێم و پێیان بێ بەرنامەکەشمان بەرەو کۆتاییە ئەوەی کە ئامری ئەسلی ئەم وەزعیەتە لە دژی خەڵکی فەلەستین دەوڵەتی فاشیستی ئیسرائیل هەڵ لە 1948 تا ئێستا پێکاتووە ئەوە ڕەوایە و دروستە ئاراوە باراش قسەمان لەسەر کردووە حتا دەسەڵات بکەوێتە دەست خەڵی هەر وەکو بەشی کەرانەی باختەری لە دەکەڵان محەممەد عەباس وانێ بەڵام فەرقی کەڵان لە کەرانەی باختەری لانی کەم هەیە لەگەڵ غەزە ئەو نەسڵ کوژی و ئەو شەڕ و ئەو پاکتاوی قەومیە کە ئێستا
لغزي لاني كمان عن جارك أنا لبيت اللحم ولو شارانيك محمود عباس واني لين خدي او اوزع او ارام بيتوا باشترا بلام دولتي اسرائيل بوي بتشيت بيشي اسرائيلي جوركي بيدرس كم معلومه ام شراج زيتو بو منطقه محمود عباس واني او قصي ثانيه لو باوتو منقصه كمويا قضيه فلسطين كسالي نودوسي بقرارداد اوسلو برەوەواتچوو یاسر عرفات ئەسحاق رابین ڕێگایەکی بۆ بینەوە بە کامپرۆمایزمێک بە سازشێ بگەن عاقبەت وەکو ئێستا ئیرلەندی لەبەیتر ئەوە ئیرلەند عاقبەت حل بمعنایەک حلکرا بە تەوری واقعی لەلایەکەوە دەوڵەتی ئیفراتی ئیسرائیل کە لە ساڵی 95 هەرم نەتانیاهو هاتووە سەرکار وەلایەکی دیکەشەوە کارکردی حەماس و جەهاد یعنی ئیفراتیەکانی دوو تەرەف هەردووکیان لە دژی قەراردادی ئۆسلۆ بوون هەردووکیان لە دژی دوو دەوڵەت بوون ئەخر حەماس و جەهادیش لە دژی پرۆژە و پلاتفۆرمی دوو دەوڵەت لە کەناری یەکن هەر وەک چۆن نەتانیاهو دەوڵەتەکەی و ڕاستە ئیفراتیەکان و فاشیستەکانی ئیسرائیلیش لە دژیان یعنی بۆ معنایە کارکردی حەماس جەهاد لەو ڕۆژەوە بەوجودات و زەڕەیەک کۆمەکی بە مافخوازەی خەڵکی فەلەستین نەکردووە حتا خۆش بەڵگە هەیە مەدرەک هەیە خودی دەوڵەتی ئیسرائیل کۆمەکی کرد حەماس دروست بێ شکڵ بگرێ لە بەرابەر سازمانی ئازادی بەخشی فەلەستین و یاسەر عەرەفات و ئەو ڕەوتەدا پەرەی پێدان 4-5 ساڵەوە پێش 7 ئۆکتۆبر هەرم نەتەنیاهوی فاشیست لە کنێست لە پارلەمانەکەی ئیسرائیل قسەی کرد توی ئەگەر کە لە نێو ئێمەدا کەسانێک بیانەوێ ئێمە هەر کێشەی خۆمان بەرینە پێشێ و سوزانم بە پلاتفۆرمەکانی خۆمان بگەین بە سیاسەتەکانی خۆمان بگەین ئەبێ پێی خۆش بێ حەماس لە غەزە بێ پێی خۆش بێ حەماس بەهێز بێ یعنی من بەوە کۆتایی دێنم ئیسرائیل هەر جێو شوێنێکی فاشیستی بووە لە دزی مافی خەڵکی فەلەستین و لە منتەقەکە چه ئاسەوارێکی خراپی لە ئێستا و لە داهاتووشە نیشانەدا بەجێی خۆی هاوکار لەگەڵ ئەو جەریاناتی ئیسلامی تەرۆریستی وەک حەماس و جەهادیش کارکردیان سیاسەتیان زەڕێک بە قازانجی خەڵکی فەلەستین نەبووە ئەسەن ئامۆزشیان ئستراتێژیان سیاسەتیان ترۆریست پەروەرداکە هەر وەک چۆن هیتلەر عاقبەت بەو سیاست و ئستراتێژی و فاشیزم و نازیزم و ترۆریزمی پەروەرداکرد هەر وەک چۆن نەتانیاهو پەروەردەیەکە ینی ئەمە لە بۆچوونەکانیان لە سیاسەتەکانیان لە کارکردیانە خۆی نیشانەدا دەنەچاگەر لە غەزە و لە فەلەستین هەم لەلایەکۆ دەستی ئیسرائیل کۆتا پێبێنرێت جا لە ژێر فشاری نێونەتەوەیایە نێوخۆیایە هەرچیەک ئەزانم بڕێک قورسە سەختە و لەلایەکی دیکەوە دەسەڵات و حکوومەت و نفوزی حەماس و جەهاتیش کۆتایی پێبێ بە نەزەرم ئەوە کرانەوەی دەواازەیەکی ئومێدی گەورەترە بۆ خودی دانیشتوانی غەزە و خەڵکی فەلەستین